ئەم دیمەنە ناوباڵەخانەی کۆنگرێسی ئەمریکایە و وەک سەربازگە دەردەکەوێت. ئەو سەربازانە کە هەریەکیان لە ویلایەتێکەوە هاتوون لەگەڵ گەشتنیان بۆ باڵەخانەی کۆنگرێس پشویاندا و لەسەر زەوی باڵەخانەکە خەوتن. لە کاتێکدا دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بە مەبەستی دەنگدان لەسەر لێپێچینەوە لە دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا سەبارەت بە ئاندانی پشێویەکانی هەفتەی ڕابردوو ئەمریکا بەڕێوە دەچوو، واشنگتن دەورە درابوو بە سەربازەکانی پاسەوانی نیشتیمانی بە تایبەت لە باڵەخانەی کۆنگرێسدا. لە دانیشتنەکەی سیانزەی ئەم مانگەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا بە زۆرینەی دەنگ بڕیاردرا با دوورخستنەوەی ترەمپ لە پاژەم قۆناغەش بڕیارە دۆسیەکە بچێتە بەردەم ئەنجومەنی پیران و بڕیاری کۆتایی لە بارەوە بدرێت. هەر لەو کاتەشدا وەزارەتی بەرگری ئەمریکا ناسراو بە پەنتاگۆن نزیکەی 15,000 سەربازی پاسەوانی نیشتیمانی خستە حاڵەتی ئامادەباشیەوە بە مەبەستی کۆنتڕۆڵکردنی هەر گرژیەک کە ڕوو بدات. هاوکات بۆ پاراستنی جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا لە ڕۆژی دەستا و دەستکردنی دەسەڵات لە 20 کانونی دووەم. بڕیارە تا ڕۆژی شەمە ژمارەی و سەربازانەی دەنێردرێنە واشنگتن بگاتە 10,000 سەرباز و هێزەکانی پۆلیسی ئەمریکاش دەڵێن لە ڕۆژی دەستبەکاربوونی جۆ بایدن ئەو ژمارەیە دەبێت تا 2 هێندە. هێزەکانی پاسەوانی نیشتیمانی وەزارەتی بەرگری ئەمریکا سەر بە بەشێکی یەدەگن لە هێزە چەکداریەکان و هێزە ئاسمانیەکان. ئەندامانی و هێزە بەگشتی ئەرکی کاتی ڕادەپەڕێنن لە کاتی پێویستدا کە کەمترین ماوە 39 ڕۆژە لە ساڵێکدا و ئەرکەکەیان بە شێوەی فول تایمە. حوتی ئەم مانگە لە کاتی دەنگدانی کۆنگرێسی ئەمریکا بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی وڵاتە لایەنگرانی دۆناڵد ترەمپ هێرشیان کردە سەر بینای کۆنگرێس و بەهۆی ئاڵۆزیەکانەوە 4 کەس گیانی لەدەستدا. ئەو ڕووداوەش وای کردووە ڕێو شوێنی ئەمنی تون بگیرێتە بەر بۆ مەراسیمی ئاڵوگۆڕکردنی دەسەڵات.